ئێستا لەم واقعەیە کە کوردستان بەشێکی داگیر کراوە، داگیرکران بە معنای کەلیمە داگیرکران، بەڵام داگیرکرانێکی تایبەتیش ئێمە زیاتر عەقڵمان پێی ئەشکە ئێمەی ئیسلامی، چونکە بەرامبەرەکەمان مەزهەبیە، بەرامبەرەکەمان کە حەشدی وەحشیە متەطەوعینی جیهادی خۆیانن، شەڕی مەزهەبەکەن لەگەڵ ئێمە. ئەوانەی ناتق ڕسمیان و جوابی ئیعلامە دەنەوە، ئەوەی کە ڕوودا و ئەوەی کە یان NRT مقابلەیانەکە لە کەرکووکیش و لە دووز و یا لە خانەقین و یا ئەمڕۆژ لە پردێ بە کوردی قسانە کرد و شیعان. ئەمانە جاش نین ڕۆیشت بن بوو بن بەجاش، ئەمانە شیعەی کوردی مەبدەئین، باوەڕیان بەو جیهادە هەیە کە سیستانی ئیعلانی کرد. بۆیە لەگەڵ حەشدی شەعبیە جوزئێکن لە حەشدی وەحشی. حەشدی وەحشیش خۆی بریتین لە کۆمەڵە خەڵکێکی متەطەوع کە بەو چەکانەی کە دەوڵەتی عێراق ئیستیغلالەکەن بۆ ئەو تەنزیماتە جیهادیانەی خۆیان، جیهادی خۆیان تەبع. لەبەرەوەی ئێمە عەقڵمان باشتر پێی ئەشکێت تەقیمی دڕندەی ئەوان بکەین و چونکە ئێمە شارەزای دید و ڕێو مەزهەبیانین، شارەزای ڕقی تاریخیانین، هەروەکو کە شارەزای ئەنواع و ئەشکاڵی شرکەکانیان. لەبەرەوە ئەو کەسەی کەوا بزانێ ڕووبەڕووی حەشدی وەحشی ئەبێتەوە هەر بەم گەندەڵانەی قەومی زۆر بە هەڵەدا چوو. قیادە و قەواعیدی کوردایەتی ئەم شەڕیان پێ ناکرێت. ئەش بینین چۆن لە کوردستان لەودی و لە ڕۆژهەڵات پووکانەوە 10 ملیۆن کورد لە بەردەستان، نە دیموکرات نە کۆمەڵە نە ئەحزابەکانی تر نەیانتوانی چەند گوندێک بەدەستیانەوە بمێنێ، نەیانتوانی تەنانەت لەسەر ئەرزی ئەمدی و سنوورە مەلعونەکەش وجودی خۆیان بسەلمێن. هەر ئێران توانی زیاتر بۆیان بێتە پێش بە هاندانی خەڵکەکەی خۆشمان کە کردنی بە جاش عەقایدی. لەبەرەوە ئەبێ زۆر بە نەزرەیەکی زۆر ئاقڵانە زۆر قاڵ و قوڵ بینەوەتیایە بزانین چۆن لە داهاتووە ڕووبەڕووی ئەم مەوجەی ئیحتیلالە بینەوە، ئەم ئیحتیلالە تازەی ئێران. بۆیە ئومێدەوارم ئیسلامیەکان ئەو بێخەمیەی کە هەیانە، ئەو ترسنۆکیەی کە هەیانە هەڵبەتە لە هەندێکە، یان ئەو ئیهمالیەی کە هەیانە، یان ئەو لائوبالیەی کە هەیانە، وازی لێبێن و بزانن ئێمە لە هاتووینەتە سەر قۆناغێکی تر بەخوا قەسەم بەردەوام ببێ ئێوە لە وەزعی سووریا زۆر خراپترتان دێت. چونکە حاڵی ئێستای ئێمە بەرەو ئەوە ئەڕوا وەکو حاڵی فەڵەستینیەکانمان لێبێ، وەکو حاڵی ئەفغانیەکانمان لێبێ لە زمانی سۆڤیەتا کە داگیر کران. حاڵی فەڵەستینیەکان ئەوەیە کە وڵاتیان داگیر کراوە لەلایەن ئیسرائیلەوە. ئیسرائیلیش دەوڵەتێکی بەهێزە، هەر نابینە بەهانەیان پێەگرێ و هجوومەکاتە سەریان. قەومیەکانی بۆ خۆی هەندێک ڕاکێشاون و کردین و بە جاسووسی خۆی. لە ڕێگای فەتح و عەلەمانیەکانەوە ئیسلامیەکانە چەوسێنێتەوە، بەڵام ئیسلامیەکان وەکو پیاو لە مەیدانان بوێرن ئازان موەسساتی خۆیان دروست کردووە، ناوچەیشیان بۆ خۆیان گرتووە کە نزیکی 2 ملیۆن نەفوسە کە غەزەیە. ئێمەش ئێستا داگیرکراوی ئێرانین، دەوڵەتێکی بەهێزە بە جێیشەوە هاتووە بەرامبەرمان، جێیشێکی عەقایدی خۆیەتی، عەقیدەیان وەکو عەقیدەی جوولەکەکانە، لە پاراستنی ئومەتی خۆیانە. ئومەتی شیعەش ئومەتێکی عەقایدیە، نە قیمەتی خاکەزانە نە قیمەتی شتی تر، ئینتیمای عەقایدیان بەلاوە مهمترە. لەبەرەوە شیعەیەکی بەحرەینی مهمترە لە کوردێکی ئێرانی دیندار کە لە خزمەتیشیانە. ئەوان سەیری مەزهەبەکە ئەکەن، لەبەر ئەوە ئەبێ بەم شێوەیە ئێمەش بەرامبەریان بوەستین. بە دین و مەزهەب هاتوونەتە پێشەوە، بە دین و مەزهەب بینە پێشەوە، بە جیهادی خۆیان هاتوونەتە پێشەوە، بە جیهادی خۆمان بینە پێشەوە. و ئەو کەسەی وا ئەزانێ ئەم شەڕە شۆقە بە کابرای قەومی فاشلەکرێ، ئەوە تا نەتیجەکەی وەکو دەحلان و ئەبوشباک کەوتنە بەردەستی قاسم برێمەر و کوردایەتەکەیان پێفرۆشت دوکانەکەی عەلافەکە، عەلافە مفلیسەکە کە یەکێتی بوتم ئەوە فرۆشتوێتی و پاسەکەش ئێستا نازانین مەسعود بەرزانی بۆ کوێی لێخوڕی، قەبیلەکەشی هەرتیای و خەڵکەکەش هێشتا هەر چەپڵە لێدا، خۆی پێ هەڵە ڕۆسکێنەوە زانە بەرەو دەوڵەتی کوردی ئەڕۆ. ئەبێ ئەو وەهمانە لە سەرتان بێننە دەرەوە، ئەبێ باوەڕتان بەو هەبێ کە هەستانەوەمان بە بەدیلێک ئەکرێ، بەدیلێک کە قەومیەتی پێوە نەمابێ، جارێکی کە ناکرێ ئەم خەڵکەمان هان دەینەوە بە حرەکەتێکی قەومی کە حرەکاتی قەومی لە هەموو عالەمە کۆتایی پێهاتوو.
باسیشم کردم چۆن جۆرج بۆشی باوک کەوتی ئێستا سیستمی نوێی جیهانی یعنی دیموکراسی و مافی ئینسان و سەرمایهداری پێویستە بڕواتە پێش ئەمەی کە ناونرا عەولەمە گلۆبالیزیشن لە ڕاستیە خۆی ئەمریکایی کردنی خەڵکیە ئەوەی کە ڕێی لێگرێ بە قووەتەکانن وەکو چین و رووسیا و ئیتیحادی ئەوروپی وهان ئێمە بین بە ژەردەستی ئەوان بەڵام ئێمە خۆمان کەم نین ئیرادەشمان کەم نی بەهێزیشین ئیسلامەکەشمان بە قووەترمانەکە بۆیە پێویستە لەم لای ئێمە و ئیسلامیەکان ئیسلامیەکی نیشتیمانی هەست بەرز کە بتوانێت قەزیەی کوردایەتیەکە و خەباتە توولانیەکەش ئیدامە پێ بدە نەکوا بزانین هەر لە ئێستا بڕێن ئەو خەباتی پێشوە هەمووی کوفرە و ئێمە لە سفرەوە دەست پێ بکەین نا لە خەباتی ئەو خوێنەشەوە ڕاستیەکەینەوە دەست پێەکەین هەروەکو چۆن حەماس بەردەوامبوونی خەباتی فەڵەستینیەکانە بەڵام لە هەمان کاتە خۆی وەکو مؤسسات و حرەکەتێکی گەورە هاتۆتە پێش بە جەیشی بە مخابراتی بە اقتصادی بە ئاڕاستەی کۆمەڵگەکە بە ئیدارەی شەڕ بە ئیدارەی مجتەماعەکەی بە ئیدارەی دەوڵەتی بە مفاوەزات لەسەر هەموو مستەوایەک ناویشی لە لیستی تیرۆرای بەڵام ئەزانێ ئیشکە ئەشتوانێ ئیشکە ئیرادەشی هەیە ئیشکە ئێمە پێویستیمان بەم جۆرە تەفکیرە هەیە ئیسلامێکی نیشتیمانی لە بەرامبەرە ئەوانەی کە قەومین دوای پوکانەوەی کوردایەتیەکە پێویستیان بەو دید و تێڕوانی نەوشیرۆ مستەفا هەیە کە دید و تێڕوانینێکی کوردانەی نیشتیمانی بوو نەک کوردایەتیەکی غوڵوو کە پێی وابوو ئێمە وەکو کورد وەکو میلەتی کورد خاوەن مافین و ئەبێ بڕۆین بە دوای ئەم خاوەن ئەم مافانەیە ئەمە تەواو بەڵام نەک وەکو قەومیەتێکی یەساری کۆن ئەوەی پێشوو زمانی بەسەر چوو چونکە نەوشیرۆ مستەفای وت کۆمۆنیستی ئەیوو سۆشیالیزمی تۆپی حتا بە جەلال تاڵەبانیان لە سۆشیالیزمی تۆپی ئێ باشە ناتشێ بە کەرێکی تۆپی و مسابقەیەک لەم زمانەیە بکەینەوە لەگەڵ حەشتی وەحشی بەڵام قەومیەکانیش زۆرن ئێمەش نابێ خەیاڵ پڵاو بین و ئەبزانین مادام ئیسلامین ساحەکە بۆ ئێمە چۆڵ بووە نا ساحەکەش چۆڵ نەبووە مؤسساتیشی تایە مەراکزی قۆشی تایە قەومیەکانیشی هەرتیا ماون بەڵام قەومیەکان پێویستیان بەوە هەیە حرەکەتێکی نیشتیمانی دروست بکەن کە باوەڕی بە ئیسلامەکە هەبێت باوەڕی بەوە هەبێت کە ئیسلام هەویەی کووردە ئەمما ئەگەرەوانە وەکو پارتی وێچێتی بکەونە محارەبەکردن ئێمە ئەوانیشە خەینە کەنارەوە و بە پشت و درێژی خۆمان بە پشتیوانی خوای گەورە دێینە پێشەوە بۆ ساحەک بەڵام ئێمە وەکو حەماس بیرەکەین وەکو حەماس ئەڵێن قەومیەکانیش ضرورین و وجودیان هەیە چونکە بە هەردوو لامان دژی ئەم ئیحتیلالی ئیسرائیلی ئەبینەوە وەکو ئەوان چۆن ئیحتیلالی ئیسرائیلێکە ڕوبەڕوویە بنەوەش ئیحتیلالی ئەم قاسم پرێمەرە ئەبینەوە ئیحتیلالی ئێرانی ئەوەش زۆر ضروریە لە تەفکیری هەردوو لامانە بچەسپێ نەجارێکی تر هاوکاری و تەئید و هاوسەنگەرێتی لەگەڵ قەومیەکانە ئەگرینەوە ئەگەر وانە بوون احترامی ئیسلامەکەیان نەگرتین ڕێگایان بە وجودی خۆمان نەدا حەزفیانەکەین ویان خێنە کەنار جوە بە هیچ شتێکیان نادین و لە هەمان کاتیشە ئیسلامیەکەی ئێمەش نە ئیسلامێکی نێودەوڵەتیە نە ئیسلامێکی وەکو قاعیدەیە وەکو دەولێ ئیسلامیەکی نیشتیمانی کوردستانیانە کە بتوانین ئیدامەی ئەو خەباتە بدەین و باوەڕیشمان وایە ئێمە ئیمارەتەکەی باب و باپیرانمان دروستکەینەوە هەر یەکێک لەو ئیمارەتانە سەرکەوتوین با نەبژین بە دەوڵەت با پەرلەمان هەر معەتەڵ بێ خۆ شورایەکمان پێ دروستەکرێت لە ئیمارەتێکە لە ناوچەیەکی کوردستانە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە خۆمان چۆنە توانین لە خزمەتی خەڵکەکەمانە بین نەک بە طەبەقەیەکی فەوقی طەبەقەیەکی بورجوازی طەبەقەیەکی دیکتاتۆری طەبەقەیەکی فرعەونی طەبەقەیەکی لاوبالی طەبەقەیەکی مستەهتر کە گوێ بە هیچ قیمە نەدا کە بەرامبەر میلەتەکەی خۆی هەیەتی ئەنجا کەی ویستی بیفرۆشە کەی ویستی بیکڕێ ئەوە بەڕاستی شتێکی زۆر گەورەیە بۆیە من داوام لە برابەڕێزەکانی خۆم ئەوەیە لە ئەهلی ئیسلام بین سەر لە نوێ بە تەفکیرێک بە ئاسۆیەکی بیرکردنەوەی بەرفراوانترەوە ئەمجارە بیرکەینەوە لەم بار و دۆخەی کە 5 ڕۆژە بەسەرا هاتوو لە 16 دەی 2017ەوە ئەمە فاسڵێکی ترە پێویستە بە دیدێکی تر پێناسەیەکی ئەو واقعە بکەین کە هاتۆتە پێش بۆیە من ئێستا ڕووی قسەکەم ناکەمە قەومیەکان کەوتم قەومی نیشتیمانی لەسەر نەمەتی نەوشیرۆ مستەفا دروست بێ
شەرتیش نییە خۆ من بەرنامەیان بۆ دانانێم دید و ڕێبازیان بۆ دێن خۆیان نەزانن بەڵام گرنگ ئەوەیە بەشێک بێ لەوەی کە احترامی ئیسلامەکەمان ئەگرێ باوەڕی بەو دیموکراسی خۆی هەبێ کە لاف و گەزافی بۆ لێدەن باوەڕی بەو دیموکراسی هەبێت کە ئێمەی ئیسلامیان پێویستە وجودمان هەبێ وەکو وجودی ئەوان هیچ کەسە نابێت لە کەسانی ئێمەشا لە سج نابن لە کاتێکە ئەوان حڕن ناشکرێ ئەوان سەرۆت و سامان و دەسەڵات و پارە و زەمەنیان بەدەستەوە بێ و ئێمە مەحرومین لە هەموو شتێ دوایش بڵێن وەرن انتیخاباتەکەین چۆن شتی واکرێ لەبەرە ئەو جەناحی قەومیە ئەوە لێ ئەگەڕێن بۆ خۆیان مەشروعی خۆیان بێنە پێشەوە جەبهەی ئینقازی بۆ دروستەکەن وەختێکان دێک اقتراحی کردو بۆ نمونە چۆن نەتوانێت خۆی حرەکەت کە ئەمما ئێمە لە تەرەفی خۆمانەوە بەم شێوەیە بیرەکەین و ئەشمانەوە لە داهاتووە مناقەشەیەکی زۆر بەرفراوان بکەین لەگەڵ پیاوچاکانی ئەم خەڵکەی خۆمان کە الحەمدوللا ئێستا خەڵکانێکی زۆر تێگەیشتون ئەزمونێکی باشیان لاکۆ بۆتەوە بۆیە ئەمەوێ یەکەم کە ئەڵێم ئیسلامێکی نیشتیمانی ئێمە هەر باوەڕمان بەوە هەیە کە نیشتیمانەکە بکەینەوە بە دارالئیسلام یعنیمانە شتێکی استراتیجی قیامەتین ئێمە تەنازل ناتوانین لەوە بکەین لە مەسەلەی کوفر و ئیمانە ناتوانین تێکەڵیەکیان کەین ئێمە کوردستانمان پێ دارالکوفرە لەبەر ئەبێ بیکەینەوە بە دارالئیسلام هەوڵیش بۆ ئەمە ئەدەینەوە لە یەکەم چوارچێوەیەکی فکری گشتی ئەهلی سونەت و جەماعەتمان هەبێت کە ئەو کۆمان کاتوە نە ئەو توندڕەویەی مەدخەلیەکان دژی سۆفی نە ئەو توندڕەویەی ئەشکەوتیەکان دژی خەڵکێکی تر نە ئەبەو شێوە تونند و تیژەی کە هەریەکە لە عاسی خۆی ئەوی تر ڕەفزکە یەکەمین خاڵ کە لەسەری کۆبینەوە ئەوەیە کە ئێمە بڕوامان بە فرەدیدیەکەی ئەهلی سونەت و جەماعەت هەبێت کەوتراوە ئەهلی سونەت و جەماعەت ئەم پێنج گروپەی گرتوتەوە بەرامبەر شیعە ئێستا ئێمە واقعەکەمان وایە شیعە بەرامبەرمانە ئەم شیعەیەی کە هاتووە حەشدی وەحشی لە سۆفیەدا لە ئەشعەریەدا لە ماتوریدیەدا لە معتەزیلەدا لە ئەهلی حەدیسەدا ئێمە کاڵێن ئەهلی سونەت و جەماعەت ئەم پێنجەن ئەم پێنج مەجموعەیە کە لە ضمنە هەموویان لە چوارچێوەی ئەهلی سونەت و جەماعەتە بەگشتی کۆئبنەوە ئەگەرچی ئیمامی ابن حەجەر بۆ نمونەیە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوایان لێبێ کە ئەفەرموون ئەهلی سونەت و جەماعەت مەبەستیان ئەشعەریە بەڵام ئێمەش کە ئەڵێن و ئەهلی سونەت و جەماعەت لە ئەسڵا ئێمەش مەبەستمان ئەهلی حەدیسە کە ئێمە لەسەر ڕێبازی سەلەفە ڕۆین هی مەنهەجەکەی ئەهلی حەدیس ئەهلی حەدیس و ئەشعەریەکان و ماتوریدیەکان و معتەزیلە و گروپەکانی سۆفی کە ئەوەی لە دائیرەی ئیسلامەکە دەرنەچوو بن هەموویە هەر یەکێک لەم پێنج مەجموعەیە بە شەرتێک لە دایرەی ئەهلی سونەت و جەماعەت دەرنەچوو بێ بڕوامان بەمە هەبێ لەسەر ئەم ئەساسە کۆ ببینەوە چونکە بەرامبەرەکەمان ئێستا بۆیهیەکانن تۆ نابێ ئێستا وا حساب بکەیت دەوڵەتی فاتیمی هاتۆتە سەرت بۆ حکومکردن تۆ وابزانی لە ئەشکەوتێک کە ئەتوانی مواجهەی ئەمە بکەیت تۆ بێ حرەکەتێک بە ئومەتەکەت بکەی ئومەتەکەش بریتە لەم چوارچەوەی ئەهلی سونەت و جەماعەت بۆیە پێویستە لەسەر ئەم ئەساسەیەک بگرینەوە نەک لەسەر ئەساسی ئەوەی یەکگرتو بێ بانگمان بکە بڵێت تەئیدی بەڵێکەی پارتی بکەن بۆی بینە پێشەوە بۆ ئینتیخابات وەرن لیستی ئیسلامی دروستکەین بۆ ئینتیخابات چەند کورسی بهێنین و چۆنی تەوزیعکەین ئێمە لەسەر ئەو شتانە یەک ناگرین بۆیە ڕووی قسەکەشم ئینشاڵڵا بە نووسی نژەی نووسم بۆتان ڕووی قسەکەم لەو مسلمانە سەر بە خۆیانن کە لە مەدای ئەم 15 ساڵەشا گەورە بوون و پەروەردە بوون و ئەزمونیان وەرگرت شارەزای ئیسلامەکە بوون و یا واقعەکەیان ناسیوە یا ئێستا هەست بە کارەساتەکەکەن آخر ئێمەش لە قیامەتە مەسئولین لە خەڵکی دووز لە خەڵکی کەرکووک لەو خەڵکە بە سەبرە لەو خەڵکە ئازایە لەو خەڵکە جوامێرەی ساڵەهای ساڵە لەو سەر حدودی بینی ئێمە و عەرەب ئێمە و شیعە معاناتە چێژێ بە فەقیری بە داماوی لە کاتێکە هەموو ئومێدێکی ئەوێ لە هێزێکی هاوبەش پێیاکەن و بێ لە سەرمان کاتو بە چێژەڵێ بە کوردایەتیوانانی فاشل کە شکستیان خواردووە لەبەرەوە زۆر زەروریە مراعاتی ئەمە بکەینەوە